یەکێکە لە پایەگرنگەکانی کۆمەڵگا بۆ هەر کۆمەڵگایە کە پێش بکەوێت پێویستە هەموو پایەکانی پێکەوە پێش بکەون لەبەرەوە کە یەکێ لەو پایانەی کە پێویستە لەم ڕۆژگارە گرنگی پێ پێشکەوتن و ڕۆڵی ژنە لە کۆمەڵگادا. بێگومان هەموو ڕۆژێ ئەتوانین بڵێن هیچ ژنانە، بەڵام ئەو ڕۆژە دیاریکراوە ئەتوانین بەهرە و توانا و گرنگی ژن بە تەواوی بە هەموو لایەنەکان بە هەموو چون توێژەکان بناسیێنین. هەموو ژنێک هەموو ئافرەتێ پێویستەکە کە ماف و ئەرکی خۆشی بزانێت لەبەر ئەوەی کە ئەرکەکەی خۆی جێبەجێ ئەکات لە بەرامبەر ئەوەشە کە ئەگەر مافی پێنەدرا بزانێت کە ڕوو لەکوێ ئەکات لە لای کێ و چۆن مافەکانی خۆی بەدەست دێنێت. پیرۆزبایی لە هەموو ئافرەتانەکەم و بەتایبەتیش پیرۆزبایی لە دایکم هەروها لە هەموو هاوڕیانم هیوادارم هەموو ئافرەتان بەتایبەتی کاتی ئەبن بە دایک ڕۆڵی پەروەردەیی خۆیان بگێڕن بەرامبەر بە منداڵەکانیان. وەڵا پەیامی من بۆ هەموو خانمان ئەوەیە ئەبێ هەمومان یەکگرتوو بین بۆ ئەوەی ژیانێکی جوانتر بەڕێ بکەین و ژیانێکی جوانتر پیشانی هەموو کۆمەڵگا بین، بزانن کە ژیان بەبێ ئافرەت هیچ مانایەکی نییە. توندوتیژی دژبەژنان بە تایبەتی لەم ساڵانەی کۆتاییە بەڕادێکی زۆر یعنی بەرچاو ئەبینرێت. بەڕای من ئافرەت خۆی نابێ ئەو توندوتیژیانە قبولکە لە خودی خۆیەوە کە خۆی قبولی نەکرد ئەو کاتە کۆمەڵگاش ئەتوانێت یارمەتی بە، بەڵام بەداخەوانێ ئافرەتەیە سوور ئەزانێ مێردەکەی لێ توندوتیژی بەرامبەر ئەکات لەگەڵ ئەوەشە ئێشتا هەر لای ئەمێنێتەوە هەر مێردی خۆی پێ قبوڵە و ئەگەر قانون و یاساش بە شێوازێک پشتگیری لێ بکەن کە کاتێک ئەو بڵێ من مێردی خۆم ئەوێ لێرە هیچ شتێک ناتوانانی بکەی، یعنی هیچ دەسەڵاتێکی تۆ نامێنێتەوە. بۆیە هیوادارم خۆیان لە خۆیانەوە دەست پێ بکەن بۆ ئەوەی هەموو کۆمەڵگا بزانێت کە توندوتیژی بەرامبەر ئافرەت مانایەکی ناشرینی هەیە لە وڵاتەکانە و تەنانەت وڵاتی ئێمەشە. پیرۆزبایی من بۆ هەموو سەرجەم ئافرەتانی دنیاە و بە تایبەتی دایکم و خوشکەکانم